بەڕێز تۆبیاس هوخ نووسەر و شرۆڤەکاری سیاسی ئەڵمانی سەبارەت بە هەڵوێستی ئەڵمانیا لەبارەی دۆخی کورد لە سووریا لەگەڵمانە لە ئەڵمانیاوە. بەڕێز تۆبیاس سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. وڵاتانی ئەوروپا چ جۆرە حکومڕانیەک لە سووریای نوێ ئەخوازن؟ سڵاتان لەبێت بەدڵنیاییەوە یەکێتی ئەوروپا ناتوانێت شێوازی حکوومەتی و دەسەڵاتی سووریا دەستنیشان بکات. ئەمە دەگەڕێتەوە سەر وڵاتانی وەکو ئەمریکا کە هەژمونێکی زیاتریان هەیە، بەڵام ئەوروپا دەتوانێت کار بکات بۆ مسۆگەرکردنی ئەوەی سیاسەتێک و دەسەڵاتێکی یەکسان هەبێت بۆ هەموو نەتەوە و گروپەکانی و کۆمەڵگەکانی سووریا و لەگدی نەترازێن. ئەوروپا دەتوانێت ڕۆڵێکی لە پێشینەی هەبێت، دەتوانێت جەخت لە ئەمریکا بکاتەوە هاوکار بێت لەو بابەتە و دوور بخرێتەوە لەو هەژمونەی کە ڕژێمی رووسیا لە سووریا هەیەی. باشە بەڕێز تۆبیاس، ئەڵمانیا بە دیاریکراوی چی لە سووریا نوێ ئەوێ سووریا نوێ چۆن بێ؟ ئەڵمانیا بەژەوەندی لەوە هەیە سووریا سەقامگیر بێت لە ڕووی سیاسەتی ناوخۆی و دەرەکیشەوە. ژمارەیەکی زۆر لە پەنابەرانی سووریا بوونەتە دروستبوونی جەمسەری و جەمسەرگەری لە ئەڵمانیا، توندڕەوی لەوێ دروست بووە، ژمارەی تاوان زیادی کردووە. ڕاوێژکاری پێشوو ئەنگلا مێرکل گوتی ئێمە دەتوانین ئەو کارە بکەین، بەڵام ئێستا ئاشکرایە کە ئەڵمانیا ناتوانێت ئەو هەموو پەنابەرە ڕابگرێت. زۆر باشە. ئانالینا بیربۆک دەڵێت کورد لە سووریا پێویستی بە گرنگی ئەمنی هەیە. ئەڵمانیا چۆن دەتوانێت پاڵپشتی کورد بکات لە سووریا؟ ئەمانە وشەی زۆر ناوازن، بەڵام کورد لە سووریا لە دوو لایەنەوە هەڕەشیان لەسەر هەیە. لای چەکداریەوە دەستەی تەحریری شام بڕوام وایە هاوبەشێکی ڕاستەقینەیە بۆ نمونە بینیمان هەڕەشەیەکی ڕاستەقینە بینیمان ڕەتی کردەوە تۆقە لەگەڵ وەزیری دەروی ئەڵمانیا بکات. مافی ئافرەتان لای ئەو گروپانە گرنگ نییە. ژن ئازادی ئەمانە ئەو گروپانە دژی ئەم دروشمانە شەڕ دەکەن. لە باکووری سووریاش سەرۆکی تورکیا نایەوێت کورد سەربەخۆ بێت. هێزەکانی هەسەدە بە دژمن دادەنێت و بە هەڕەشەی دەبینێت و ئەمەش هەڕەشەیە لەسەر ئاسایشی کورد. چۆن دەتوان تورکیا و ئەڵمانیا چۆن دەتوانن بێکەوە کار بکەن لە کاتێکدا ئەمە بێڕێزیە بەرامبەر بە ئەڵمانیا. لە کاتێکدا دەبینین دەکرێت ڕێکەوتنی دووەمی میونخ جارێکی دیکە پێشێل بکرێت و مافی کوردیش پێشێل بکرێت. زۆر باشە بەڕێز تۆبیاس، یانی پرسیارەکە ئەمەیە، بۆچی مسۆگەرکردنی یاسایشی کورد لە سووریا بەلای ئەڵمانیاوە گرنگە؟ پشتیوانکردن لە بەرژەوەندی کورد ئەمە کارێکی ئاسان نیە، چونکە ئەڵمانیا لە 10 ساڵی ڕابردوو پشتیوانی لە بەرژەوەندەکانی کورد نەکرد. ئێستا پشتیوانی لە ڕژێمی دیفاکتۆی دیمەشق دەکەن. ئەڵمانیا پێویستە گفتوگۆ لەگەڵ ئەو لایەنە بکات کە لە دەسەڵاتدایە، بەڵام ئاشکرایە کە دیمەشق لەلایەن دەستەی تەحریری شام ئازاد نەکرا، بەڵکو لەلایەن هێزەکانی سیکۆلاری ڕۆژئاوا و جوەکانەوە ئازاد کرا. هەسەدە لە باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریا پەیوەندیەکی سیاسی نزیکیان لەگەڵ دروست کردوون. لە 10 ساڵی ڕابردوو هەرگیز ئەم شتانە ڕوویان نەداوە، تەنانەت لە ڕووی هاوکاری مرۆییشەوە هاوکاری مرۆیی بۆیان دابین نەکراوە. بابەتەکە لەبارەی ئەوەیە چی ڕوو دەدات. نووسینگەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەڵمانیا
شیاو نییە لەبارەی پەیوەندیەکان لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەندێک لایانی دیکە هەیە دەڵێت بەرژەوەندیەکانی ئێمە هەڵەن هیواخوازم حکوومەتی ئەڵمانیا کە ئێستا پشتیوان لە گەلی کورد دەکات بەڵام لەو بڕوایەدام ئەم شتە ڕاست نییە. باشە ئەوروپا تا چ شوێنێک پاڵپشتی لەم دەسەڵاتە دیفاکتۆی دیمەشقەکات؟ پرسیارەکە ئەگەر دووبارە بکرێتەوە ئەوروپا تا چ شوێنێک تا چ ئاستێک پاڵپشتی لەم دەسەڵاتە دیفاکتۆی دیمەشقەکە؟ ئێستا لە گفتوگۆدان ئەوان لە گفتوگۆدان ئێستا دەسەڵاتێکی دیفاکتۆ هەیە دەستەی تەحریری شامە و پێویستە گفتوگۆ بکەن بەڵام دەبێت ڕاشکاو بین و ڕەچاوی ئەوەش بکەین بەرژەوەندی ئێمە لەوەدا نییە ڕژێمێکی دووەمی هاوشەوەی تالیبان دامەزرێت ئێمە دەسەڵاتی سزادانمان هەیە پێویستە بۆیان ڕوون بکەینەوە ئەم سزایانە ناوەستن هەڵناگیرێن کاتێک بەرژەوەندیەکانی هەموو گەلی سووریا دانیان پێدانەندرێت. گرنگترین خاڵیش ئەوەیە گەلی کورد سەلامەت بێت کریسیانەکان کەمینەکان مافی ئافرەتان سەرزەمیان پارێزراو بن ئەمە پێویستە خاڵی گەورەی سیاسەتی دەرەوەی ئەڵمانیا بێت بە هەمان شێوە لە بەرژەوەندی کوردیش کار بکەن ژنجیان ئازادی. زۆر باشە بەم هەموو پاڵپشتێنە دەوڵەتیەوە بەم هەموو داخوازی و داواکاری کە لەلایەن وڵاتانی ئەوروپا و وڵاتانی نێودەوڵەتیەوە داوا لە سووریای نوێیەکرێ و کراوەتە مەرج بۆی کە سووریا دۆخەکەی ئاسایی بێتەوە لەو دۆخە دەچێت کە جارانتیایە بووە پێ دوایە بە ئاسانی هەموو ئەم داخوازی و داواکاریانە و ئەم پاڵپشتەی کە بۆ سووریا هەیە دۆخی سووریا بۆ شەوەیە بگۆڕێت کە ئەوروپا ئاوێ. هیواخوازم پێویستە فشار دروست بکەین بەڵام قسەمان لەگەڵ هاوبەشانیشمان کردووە بۆ نمونە دەبینین سەرۆکی نوێی ئەمریکا دێتە سەر دەسەڵات دۆناڵد ترامپە ئەویش پێویستە نابێت هەمان هەڵە دووبارە بکەینەوە وەک دەبینی لە ڕۆژاوا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئەڵمانیا و تەنانەت یەکێتی ئەوروپاش پەیوەندیەکی نزیکیان لەگەڵ ئەوان نییە لە هەولێر پەیوەندیان هەیە پەیوەندیان لەگەڵ هەولێر باشە بەڵام ئەمە تەنیا یەکێتی ئەوروپا و ئەڵمانیایە وڵاتانی ئەوروپان ئێستا ئەوان لاوازن لە پەیوەندیەکان و سیاسەتی دەرەوەی جیهان ئێمە وڵاتی زۆر زلهێزمان هەیە وەکو ئەمریکا چین هندستان دەکرێت ئێمەش کارێک بکەین بەڵام بەم شێوەیە هێزمان نییە بەڕادەیە هێزمان هەیە تاوەکو هەموو کێشەکانی سووریا چارەسەر بکەین. سووریا 15 ساڵە لە شەڕی ناوخۆییدا بووە بڕام وایە ناتوانین بەم شێوەیە کێشەکان چارەسەر بکەین و کۆتاییان پێبێنین تەنانەت لە ماوەی مانگێک دابنیشین چارەسەریان بکەین بەڵام ئێمە هاوبەشمان هەیە لەو ناوچەیەدا بۆ نمونە ئیسرائیل هاوبەشی ئێمەیە چونکە ئەو ڕژێمەی لە دیمەشق بوو ڕژێمی بەشار ئەسەد کە ڕووخا بەهۆی ئەو هێرشانە بوو کە کرایە سەر حەزب الله ئێستا پێویستە بەرژەوەندیە تیرۆریەکانی ئێرانیش بوەستێنین ئەمە کێشەیەکی زۆر گەورەی لە باش ینی پاپشتێکی نێودەوڵەتی زۆر باش هەیە بۆ کورد ینی ئەڵمانیا فەڕەنسا ئەمریکا و تەنانەت ڕووسیاش کەواتە کورد چۆن ئەتوانێت سوود لەم هەموو دەرفەت و هەلە و پاڵپشتیە نێودەوڵەتی وەربگرێت بۆی کە لە سووریای نوێدا هەمان کوردی ڕابردوو نەبێت بە کاریگەریەکی زیاتر و لە بینای حکوومەتی داهاتووە کۆڕەکێکی سەرەکی بێ چۆن ئەتوانێت سوود لەمانە وەربگرێت. هیواخوازم هەموو ئەم وڵاتانە بێکەوە کار بکەن لە پێناو بەرژەوەندی گەلی سووریا کار بکەن تەنانەت حکوومەتی ڕووسیاش و بەڕێز پوتنیش چونکە ئەویش بەرژەوەندی هەیە بەهۆی پەیوەندیەکانی کە لە سووریای هەیە و بەستراوەتەوە بە دەریای ناوەڕاست. هیواخوازم
سەرۆکی نوێی ئەمریکا دۆناڵد ترامپ ناپاکی بەرامبەر بە کوردەکان ناکات. ئەمە هێزی سەرەکی و دەسەڵاتی سەرەکی ئازادی و دادپەروەری سووریایە کە ئەویش هەسەدەیە تەنانەت حکوومەتی ئەڵمانیاش پێویستە لەمە تێبگات و حکوومەتی ئەڵمانیا هەڵوێستەکەی پێویستە بەم شێوەیە بێت ڕێگری لە تورکیا بکات لەوەی هێرش نەکاتە سەر کورد لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. بەڵێ بەڕێز تۆبیاس هوخ نووسەر و شرۆڤەکاری سیاسی ئەڵمانی لە ئەڵمانیاوە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.